بازرگانێک لە ستودیێژی گەلمەیە بازرگانی ئۆتۆمبیلên ئەمریکی ڕێزدار زریان ئەمریکی ژێرا دەبێژن تو بخێراتی کاگەسەکان سپاس بۆ ئامادەبوونەوە ئاستەنگی زۆر چێبوونە بوو بێ کەرتەیەک ژێ کەرتێن چاڵاکێن هەرێما کوردستانê نوکە هەنگ پشت بچ ڕێیاگرێ دەدەن بۆ هاوردەکردنا ئۆتۆمبیلان بەخۆی کاکەکەوە لەو کاتەی خەتی بازرگانی ئیمارات وەستایە ئەمریکا لە بۆ ئیمارات ڕاوەستایە بەڵام ئەو سارانەی کە لە ئیمارات گیریان خوادیە خەتەکیان دۆزیتەوە ئێستا خەتەکان لە ئیمارات دێتەوە سعودیا لە سعودیا لە بۆ ئەردەن و سووریا و تورکیا و هەرێمی کوردستان يعني چار وڵات لە ئەردنە وەرەدەیان لە سعودیا لە باشووری عێراقەوە دەرباز دەبێت لە باشووری عێراقەوە دەیستە سعودیا و ئەردەن و سووریا و تورکیا و ئەو کاتی دێتەوە هەرێمی کوردستان بەڵام 5 وڵات بەڕاستی سەلامەت نییە سارەکان لەسەر شاعینە مەترسی لەسەر ئەم ڕێیەش هەیە بڵێ و جیا لەوەش نرخەکانی زۆر گرانە باشە نرخەکان چەند بەرزبوونەوەی بۆ خۆیت و مارکرد پێشتر 500 دلار بوو ئیمارات کوردستان 500 دلار بوو ئێستا تقریبیان بوویتە 1500 بگرە زیاتریش لاندەک شەریکان لەگەڵ ئەم بەرزبوونەوەیە هێنانی ئۆتۆمبیل بەو ڕێگەیە بە زەمینی لە سعودیاوە چۆنە لە چه ئاستێکدایە وڵی سەلامەت نییە وەکو بیداد باسم کە سەلامەت نییە ئەو مەبەستم لە ڕێی ئەوەوە کام بووە زیاتر لەو ڕێەوە دێت ئێستا ئۆتۆمبیل بەو ڕێژەیە نییە مەسەن ئێستا بۆ نمونە ئەو سارانە ئێستا کە لە ئیماراتن ئەمن وازم لە هینا لە گەرازرام گرتیە ئەمن زیاد نادەمە خەت ئەو خەتەی کە ئیزافۆر دەگرن پارە لەبەرەوەی سارەکان خێریان چەندە مثلا سارەیەکی وەکو سێنترا یان ئاڵتیما کامری خێرەکەی 1000 دلار 1500 دلار ئەمە لێرە 1500 دلار بدەینە دەکات ئیسفاد ناکەن بگرە زەرج دەکەین لەبەرەوەی ئەوەی کە سارەکانی لە ئیمارات مایە یعنی پەلەی مەکەن ئینشاءالله ڕێگاکان ئاسایی دەبتەوە ئەوەندەی ئێوە ئاگادارن سیارەی زۆر ماوە لە ئیمارات کە قەرار بوو پێشی شەڕ هاوردەی هەرێمی کوردستان بگرێتی بازرگانەکانی ئێرەیە ئەخە پێشتر کاکەوەڕۆکو پێم گوتی هەتا 28 دووش هەموو سارەکان داهاتەوە ئیمارات بەڵێ سارەکی زۆر لە ئیمارات و لە ڕێگاش پێشەوەی بگاتە گەروی هورمز و باخیرەکی زۆر لەوێن دەریش سارەمان لە ناو باخیرەشە باشە ئێستا زۆرێک لە هێرشەکان لەسەر ئیمارات ئەنجام دەدرێن ڕەوشی ئەو بارانەی ئێوە ئەو ئۆتۆمبیلانەی کوردستان لەوێ چوونە هەیە بەرکەوت بێ زیانی دیتە بێتن هەیە بە بەرکەتی ئەمە زانیتم بە بەرکەتیە وەڵی خوار حەم بکە ئینشاءالله هەموو کەسێک مارەکەی سەلامەت دەبی باشە ئێستا باشترین ڕێگە چ ڕێگەیە کە سەلامەترینە بۆ ڕێگەیەکتان هەیە هۆرمز هیچ قەپاتە و مەترسی لەسرە ئەوەی دیکەش زەمینی باست کرد کە هەم مەترسی لەسەر و کەمە کاکە کاوار ئەگە بێت و ئینتیفاقێک بکرێ لە مابینی هەرێمی کوردستان و وارووە عێراقیش ئەمن لە باتی بیبینەوە ئەو 5 وڵاتەی دەتوانین لە ئیمارات سارەکان دووبارە بارکەینەوە بینەوە خوار و عێراق و ئومولقەسر و هەروە بەسڕای ئەو ڕێگە ناکرێت ئێستا زۆر ئاسانە بەڵام دەبی ئینتفاقێک بکەین لەگەڵ حکوومەتی لەگەڵ حکوومەتی عێراق باشە حکوومەتە لەگەڵ حکوومەتی عێراق اتفاق بکرێتن ئێستا لەگەڵ وڵاتانی دیکە کراوە ئاوا دەسوڕێنەوە لە ئوردنەوە و تا دێهێنەوە ئێرە جارێکی کاوار پێشتریش لە ئەمریکای مباشر دەهاتە ئومولقەسر و دەهاتە بەسڕاش یعنی خوار و عێراق یەکسەر دەهاتەوە بەسڕا ئێستا بچی پێویستی بە ڕێککەوتنێکی نوێیە ئەخە دەبی لەبەر گومرێک گومر جارێمی کوردستان جیاوازە لەگەڵ گومرجی عێراقی بەمەسەنەوە بۆی ئەو گومرکە نوێیە کە سەری ساڵ لە سەری ساڵەوە عێراق زیادی کرد بوو وەرنەگرێتن شتێکی لەو بەڵێ بزەوت ئێستا گومرجیمە هەزانترە لە چاو گومرجی عێراق باشە ئەم هەموو گوڕانکاریانەوە هەموو ئاستانگیە لە پێش هاوردەکردنی ئۆتۆمبیل هەیە لە باشوورەوە لە عێراقەوە باسمان کرد لەم دیوە لەگەڵ تورکیا چۆنە لەگەڵ تورکیا ئێستا و سارانە کە ئێستا دەیکڕین لەو کاتە هەمویان دەینەوە تورکیا و مێرسین و هەرێمی کوردستان زیاتەوە بەڵێ ئێستا ئەوەی کە دەکرێت هەمویان دێتەوە ئەو خەتەی زیاتر وڵاتەکە لەوێوە دەهێننەوە لە ئەمریکا لە ئەمریکا و باشتر دەینەوە تورکیا و مێرسین و هەرێمی کوردستان باشە ئێستا چ گوڕانکاری بەسەر نرخەکان داهاتە بە تایبەت نرخی ئۆتۆمبیلی ئەمریکیەوە ئاگادارن بازرگانی پێ بەخۆی کاکە کاوار ئێستا لەو کاتی سارە بازار ڕاوەستایە سارە زۆر هەرزانە یعنی حەکسی هەموو کاڵایەک دەبای ئێستا سارە لەبەر ئەو نەقلاتێ گرانبوونی نەقلات و هەموو شتەکان سارەکە نرخی بەرز بیتەوە بەڵام
الحەمدولیلا ئێستا نرخی دابەزیە ئێستا هەموو کەسێک یعنی کاتێتی و فرسەتە ئەوەی کە پارەی هەیە و بە تەمای کڕینە ئێستا فرسەتە ئۆتۆمبیل بکرد ئەوەی کە بە تەمای زەویە و خانووە لەوەی ئێستا دەرفەتی کڕینەیە لەبەرچێ یەک شتی زۆر گرنگ لێرە مەسەن ئەو نرخەی کە دەتەوێت پێی کڕیار دیاری دەکا فرۆشیار دیاری ناکەن نرخەکەی زۆر کەمبوونی کڕیار دەگەڕێنەوە کەمبوونی کڕیار و کەمبوونی بازار و بگرە بازار بەیەکزاری وەستای باشە ئەی بازارێکی باشی ناوەندێکی باشی بازار بوو خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراق ئێستا ئەوان داخوازیان چوونە ڕوو لێرە دەکەن بۆ کڕینی ئۆتۆمبیلۆک و پێشووتر ئەوەکو پێشتر نییە ئێستا بەڵێ ئەگەر بە نمونە بهێنەوە چەند دابازیەوە ناگەر چەند ئۆتۆمبیلێک بە نمونە باسی نرخەکانی بۆ بکەیت کاکە کاوەڕۆکو دابەزین دیار نییە بۆ نمونە بازرگانێکی وەکو من کۆمەڵک سارەی زۆرم مایتەوە دەمەوێ بیکەمەوە پارە ئەگەر بە زەرەریش بی ئەگەر بە زەرەریش بی دەمەوێ لەم ماوەی یەک مانگە شاردە چەندت فروشتووە چەند ئۆتۆمبیلێت تقریبیان 4 سارە فرۆشتی سیارە ئەگەر ئەوە نەبات چندت دەفروشت زیاتر تقریبا لەبەرەوەی ئیمن دیار نییە زۆر کاکاوە چکە کڕین و فرۆشتنەکانی من پێشتر لە ئەمریکا بوو لە ئەمریکا دەمکرد لە ئەمریکا دەمفرۆش زۆر بە کەمی سارم دەگەیشتەوە هەرێمی کوردستان باشە ئەوە وای کردووە ئێستا کە بە کەمی بگاتە ئێرە ئاستەنگی هەیە بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل گۆڕانکەری بەسەر نرخەکان لە منبعەوە بۆ نمونە لە ئەمریکاواش دروست بووە لە ئەمریکاش بەڵێ نرخ زۆر دابەزیە ئێستا جیاوازی تقریبیان 1500 دلار لە ئەمریکاش 1500 دلار هەزانتر لەبەرەوەش ئێستا کاتێتی و فرسەتە ئەوانەی کە بازرگانن پارەشیان لەدەستا لە ئەمریکا هەوڵ بدەن ئۆتۆمبیل بکردن کاتی باشە ئەمە کەواتە قەرەبووی ئەوە ناکاتەوە ئەو تێکوێ بەهۆی ڕێگاوە چووەتە سەر هیچ گوڵانکارێک ڕۆی نەداوە ئێستا خەت ئیمارەتمان داخستیە ئەوە چوو دەینەوە تورکیای تورکیاوە لەوێش بەکەمتر لە ئەمریکاوە دەستان دەکەوێت لە ئەمریکا هەرزانترە و دەینەوە تورکیاش وە دەینەوە هەرێمی کوردستان ئەو داشکاندنەی کەوتم بە نمونە بوومان بێنەوە زۆر بێتن لە هەرێمی کوردستان چونکە هەم کڕیارت نییە هەم لە ئەمریکاوە ئەرزانتر بووە هەم لە ڕێیەکی دیکەوە دەهێنن بەڵێ کاکەوە ئەمە ئیسابی وە ناکەن یعنی ئینشاء الله ئەو جەنگە یعنی درێژە ناکێشی و لە زووترین کات کۆتایی پێدێ باشە تا چەند کاریگەری لەسەر خودی ئیش و کاری ئێوە لە ناو پێشەنگەکانی ئۆتۆمبیل کردووە ڕاگرتن داخستن نەمانی بازارەکە بەڕاستی کاکاوەر ئێستا بازار نەک بڵێن هەر ئۆتۆمبیل هەتا زەویش بازار نەمایە بێکجاری ڕاوەستایە زۆر بەکەمی کڕین و فرۆشتن زۆر بەکەمیە باشە زۆر سپاس کاکە زریان ئەمریکی بازرگانی ئۆتۆمبیلان سپاس بۆ ئامادەبوونەوە.